ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. من محەممەد نووریم سڵاوتان لێبێ. تەوەری ئەم بەرنمەیەمان لەسەر پرسیارێکی گرنگە. ململانێ و شەڕی ڕاگەیاندن و هەوڵدان بۆ پەراوێزخستنی یەکتر لەلایەن پارتی و پەکەکەوە کامیان حەقی بەدەستە؟ ئایا پەکەکە و هاوپەیمان و هاوبیر و باوڕەکانی ڕاست دەکەن کە دەڵێن پارتی دەوێ ڕۆڵیان کەم بکاتەوە وەک هێزێکی بچووک و حیزبێکی بچووک لە شەڕی داعش بیان ناسێنێت؟ یان پەکەکە دەیەوێت هەموو هێزەکانی تر پەراوێز بخات و خۆی بە تاکە هێزی سیاسی بناسێنێت لە هەرێمی کوردستان؟ بە کانتۆنکردنی شنگال جگە لە پارچەکردنی کوردستان و پارچەکردنی کوردستان چمانایەکی تر هەڵدەگرێ؟ یەکێک لە سەرکردەکانی پارتی وا دەڵێ بۆ پەکەکە بەرامبەر پارتی توندە و بە دوژمنی سیاسی خۆی دادەنێت، هەم لە باشووریش و هەم لە ڕۆژئاوای کوردستان. ئەی هۆکار چییە؟ پارتی پەکەکە بە تاگڕە و خۆسەپێن وەسف دەکات. ئایا شەڕی پەکەکە و پارتی شەڕی کۆنەقین و ڕابردووە لە ئێستادا لە ڕێی شەڕی داعشەوە بە یەکتری دەفرۆشن؟ یان شەڕێکە پارتی لە جیاتی تورکیا لە بەرامبەر پەکەکەدا دەیکا؟ جێگری هاوسەرۆکی تافگەر دەنووسێت فەرماندەی هێزە چەکدارەکان شکستەکان دەخاتە سەر شانی هێزەکانی تر و سەرکەوتنەکانیش تەنها بەیی پارتی دازانێت و لەبەر دەمی مایکەکانە کۆنگرەی ڕۆژنامەوانی دەبەستێ. پەکەکە و پارتی شەڕ بۆ نەتەوە دەکەن یان شەڕ بۆ نفوزی خۆیان؟ شەڕ لە پێناو کوردستان یان لە پێناوی حیزبەکەیان؟ بۆ ململانیەکان لە ئێستادا بەم شێوەیە تۆخ بۆتەوە. پەکەکە و هاوفیکر و هاوسیاسیەکان و حیزبەکانی کە نزیکن لە پەکەکەوە وا وەڵامی ڕەخنەکان دەدەنەوە کە بۆ دەستکەوت و نفوزی سیاسی ئەم کارە ناکەن، بەڵکو پارتی دەیەوێ ڕۆڵی پەکەکە بچووک بکاتەوە. پارتی هەمیشە دەیەوێ خۆی بە تاکە هێز و ڕابەری نەتەوایەتی بناسێ لە هەرێمدا. لە بەرامبەردا پارتی بەم شێوەیە وەڵامی ڕەخنەکان دەداتەوە. پەکەکە شکستی سیاسی لە باکوور و مۆدێلی تاگڕەوی لە ڕۆژئاوای کوردستان دەیەوێ بە سوودوەرگرتن لە دۆخی باشوور بشارێتەوە. پەکەکە کار بۆ دابەشکردنی کوردستان دەکا لە ڕێی وشەی کانتۆنەوە. بۆ پەکەکە تا ئێستا دژی ڕژێمەکەی بەشار ئەسەد نەوەستاوەتەوە. پاش کاتژمێرێک دیالۆکردن ئێوە بڕیار دەدەن کامیان ڕاستی لایە؟ بۆ ئەمە بەستە میوانداری فازڵ بەشارەتی لێپرساوی لقی پارتی دیموکراتی کوردستانی هەڵەبجەمان کردووە. کاک فازڵ سپاس. هەروە تارا حسێن جێگری هاوسەرۆکی تافگەری ئازادی سپاس دەکەین. تاراخانە گەسەرەتا لە جەنابە بپرسم، دەڵێیت فەرماندەی هێزە چەکدارەکان هەر کاتێ شکستێ بێ ئەیخەنە پاڵ هێزەکانی تر، بەڵام لە سەرکەوتنەکانە خۆیان بە ساحێبی خۆیان دادنێن و ئەوان یەنە بەردەمی مایکەکان و وتار دەدەن. ئەوە ڕاستیەکە بێگومان حاشای لێ ناکرێت. ئێمە ئەتوانین بڵین ئەوە بە خۆی هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارانە ئەوەیە سەرکردایەتی سیاسی کورد لە باشووری کوردستان ئەتوانین بڵین پێشبینی پێشهاتە سیاسیەکانی نییە بۆی ئەکەوێتە ئەو دۆخانەوە. لە ماوەیەکە کە بێگومان هێرش لەسەر ڕۆژاوای کوردستان هەبوو و لە هەمان کادا ناو بەناو هێرش لەسەر کەرکووک هەبوو و لەسەر مووسڵ هەبوو. سەرکردایەتی سیاسی کورد لە هەولێر کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەبەست ئەیوت کە ئێستا ئێمە بەڕەسمی دراوسەی دەوڵەتی ئیسلامی سیاسی مەبەستە پارتیە. ئەتوانین بڵین پارتی و هەندێک لە حیزبە سونیەکانی عێراقیش لەوێدا کە ئەتوانین بڵین ناڕاستەخۆ پشتیوانی داعشن لەوێدا. سەڕیح بینە چاوەڕێی سەراحە دەکا، چاوەڕێی پێچووپەنا ناکە. پارتی وتوێتی دەوڵەتێکی دراوسێ هاتووە بووە بە دراوسێمان کە داعشە. بەڵێ بەڕسمی ئەوە لە ڕاگەیاندنەکانەوە وتراوە. کەواتە شکستەکان شکستی ئەوان بوون. بێگومان کێ لەو ناوچەیە بەرپرسی یەکەمە ئەتوانین بڵین هەموو هێزی پێشمەرگە بەرپرسە و فەرماندەکان بەرپرسن نەک خودی پێشمەرگە. ئەوە فەرماندە سەربازیەکانی کەش لەواتە کەوتنی شنگال و یەکەمین فەرماندەوە هەتا ئەگاتە خوارەوە و جەلەولا و هەمووی ئەخەیتە سەر شانی فەرماندەی هێزە چەکدارەکان.
ئەو فەرماندانەی کە شکستیان هێناوە پێویست بوو سزا بدرێن و ڕەخنەداینی خۆیان بکەن لە فەرماندەی یەکەمی هێزە چەکدارەکانەوە هەتا ئەگاتە هەموو ئەو فەرماندانی تر لە خوارەوە پێویست بوو ڕەخنەداینی خۆیان بکەن و ئەگەر دادگایەکی عادیلانە هەبوایە سزا بدرانایە چونکە ئێمە لەبەر ئەوەی کە پێشبینیەکی پێشاتە سیاسیەکانمان نەبوو لە ماوەی 10 سەعاتدا ئێمە ئەتوانین بڵین سەدان کیلۆمتر هەزاران کیلۆمترمان بەبێ بەرگری کردن تەسلیمی دەستی تیرۆریستان کرد ئەمە بەرپرسیارەتی هەیە بەڕاستی ئێمە ئەتوانین بڵین لەوێدا چەندان خەڵک ئاوارە بوون دەربەدەر بوون چەندین کچی ئێمە ئێستا لە بازارە لە شفرۆشە جیهانەکانە بازرگانیان پێوەکرێ فەرماندەی هێزە چەکدارەکان کاتە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم هەموو ئەو فەرماندانی کە بەرپرسن لایەنی پەیوەندیدارن لە هێزە چەکدارەکان و لە پاراستنی ئەم هەرێمە دەکرێت ناو بڵێ ناتوانین فەرماندەی هێزە چەکدارەکان فەرماندەی هێزە چەکدارەکان بریتە لە سەرۆکی هەرێم کە ناوی مەسعود بەرزانیە ئەتوانین بڵین هەموو فەرماندە سەربازیەکانی کە ئەمنیەتی ئەم وڵاتە و پاراستنی ئەم خاکەیان لەسەر شانە بەرپرسن لەو شکستانە چییە بەرپرسیاتی یەکەمی بەردەکەوێت هەمووان بەرپرسن ئەو فەرماندانی کە لە بەرپرسیاتی بەتایبەتی ئەوانەی کە لە سنگەرەکاندا بوون و زۆرێک ئەمە گوێمان لێ بووە کە ئەمری تەقەکردنیان پێنە بۆ لەو کاتانەدا کێ بەرپرسە لەوەی کێ بڕیاری تەقەکردنیە بۆ نایڵی بە سەراحەت بۆ بە شێوەیەکی ڕاستی نایڵی فڵان کەس بەرپرسە لەوەی ئەمە ڕوون و ئاشکرا ئەمە ڕوون و ئاشکرایە کێ ئەمری تەقەکردن دەرئەکا و کێ کە فەرمان ئەدا کە بەرگری بکرێ و هێرش بکرێ ئەو کەسانن لەوێەوە هەتاوەکو ئەگاتە خوارەوە بەرپرسن لە شکستەکان و لە تەسلیمکردنی خاکی کوردستان و لە کۆمەڵکوشکردنی خەڵکی ناوچەکە باش سەرکردایەتی سیاسی کورد دیارە پشکی شێدیش بەر ئەو سەرکردایەتی بەر پارتی دیموکراتی کوردستان دەکەوێت بۆ حکومەی سەرۆشی هەرێم و سەرۆشی حکومەت لە حیزبەکەی بەڕێستە سیارەکە ئەوەیە شکستی گەورەی کورد لە بەرامبەر داعشدا لەو ناوچانە و ئەنفالکردنی یەزیدیەکان وەکو تارە خان ئاماژەی پێدا هەموو ئەو کوشتارانە بەرپرسیاتی بەر ئێوە دەکەوێت بەڵێ بەنای خی گەورە و میهرەبان هیوادارم لەگەڵ تاراخان بتوانین بەرنمەیە تەقدیم بکەین کە جێگەی سوود و تێڕوانینی خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکانی کوردستان بێ. من هیوادارم ئێمەی لایەنە سیاسیەکان و ئێمەی کادری لایەنە سیاسیەکانی هەموو کورد وەکو کورد بیرکەینەوە وەکو ئەم لایەن و ئەو لایەن بیر نەکەینەوە چونکە لە هەر جێگایەکی کوردستانی گەورە کە پەلامار دراوە پەلاماری سەرکردەیەک یان لایەنێک یان کەسێکی معەن نەدراوە پەلاماری گەلی کورد دراوە لە زۆربەی کاتیشا ئەو دەستکەوت و سەرکەوتنانەی کە بۆ کورد بەدەساتوە وەکو گەلی کورد وڵام دراوەتەوە بۆ یەکان ئێمە سەرکەوتنمان تێدا بەدەستێناوە و لە واقعدا لە تەواوی کوردستانیش لە هەر جێگایە کە پەلاماری کوردستان درابێ ئەگەر ئێمە شکابین ڕۆڵی ئەم وڵاتە زەرەری تێدا کردووە و ئێمە پێشمەرگەی دلێر و قارەمانی کوردستانمان تیا لەدەستداوە بە بڕوای من هەر کەسێک باز لەم لایەن و لەو لایەن شکست بە نسیبی ئەم لایەن بکا و سەرکەوتن بە نسیبی ئەو لایەن بکا ئەمە یەکێکە لە خواستە ئەساسیەکانی گەلی کورد کە ئەم لێرە کاری بۆ دەکا چونکە هاتنی داعش ئەنفاری کوردستان چیمیابارانکردنی کوردستان پەلاماری کۆماری کوردستان پێشێلکردنی مافەکانی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان وەکو کورد ئەم مافانە پێشێل کراوە وەکو کورد زەرەرمان تێدا کردووە بۆیە بە بڕوای من ئێستا هەستەکەی کاک فازڵ لە خطابێک زیاتر هیچی کە بە سەراحە دەوتی ینی تۆ خطابێکی سیاسی من با هەدەفەکە بڵێ خطابێکی سیاسی پێشکەشەکەی لەم کاتێ ئەوە بە ئاشکرا پێ دەڵێم شکستەکان بۆ دەخیتە سەر شانی هەموو لایەنەکان بە ئاشکرا پێیوتی شکستەکان بەشێکی ئەساسی زۆربەی شکستەکان پشکی شێری شکستەکان بەر ئێوە دەکەوێت و ئەمە جوملەی خۆیەتی فەرماندەی هێزە چەکدارەکان فەرماندەی هێزە چەکدارەکان لە ئێوە نییە سەرۆشی حیزبەکەی ئێوە نییە و ئەو ناوچانە بەشێکی زۆری کە ئاکاتە شنگال و زومار و مەخمور و ئەو ناوچانەی کە سنوورێکی زۆری لەگەڵ داعشدایە ناکەوێتە ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان و هێزەکانی پارتیەوە کاکە حەمەنووری هەر لایەنێکی سیاسی ئەمڕۆ بە تایبەت لە کوردستانی باشوور کە خۆی لە شکست لادا لە وجودی خۆی دڵنیانە ئەگینا بە تایبەت ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژی دامەزراندمانەوە تا ئێستا یەک شکست نییە حەشامان لێکردێ و خۆمان بە خاوەنی نەکرد بێ یەک سەرکەوتنیش نییە بە سەرکەوتنی گەلی کوردمان لە قەڵەم نەدابێ لێرە ئەمە جیاوازیەکەیە باش من پێم وایە زۆر لە لایەنەکان بە بەردەوام چونکە بەداخەوە دەڵێم لایەنەکانی کوردستان بەگشتی
لە باکوور و لە باشوور و لە ڕۆژهەڵات و لە هەموو پارچەکانی کوردستان حتا ئێستا نایانەوێ ئەو واقعی کە هەیە قەواعید و تەنظیمی خۆیانی لێ تێبگەێنن زۆر لایەن مەبەستی مساعدە بکە تێگڕای لایەنی کوردی بەس پارتینە با قسەکەت ئازکەم تۆ با من هەدەفەکە باش ڕوونکەمەوە تا ئێستاکێ نایانەوێ ئەو واقعە بە خەڵک و هەواداری خۆیان بڵێن کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژی دروستبوونیەوە تا ئەمڕۆ خەمی هەموو کوردی داوە بە کۆڵێ بەس پارتی بە پارتی بەدەرەجەیە ئەم جملەیە زۆر پارتی بەدەرەجەیە زۆر گرنگە وەریە آخر نایاڵی قسەکان زۆر باشە نە قسەکانی خۆ تەواو بەس جملەیەکی زۆر گرنگە یعنی هی ئەوەیە بکرێ بە پرسیارە لە میوانەکەی بەرامبەر باش فەرموو ئەوەتەی پارتی دروست بووە خەمی نەتەوایەتی هەڵگرتووە قسە دێ لەسەرەوە بە بەڵگەشەیڵە بەداخەوە بۆ شێوەیە نییە کە هەموو حقیقت کەوت بێتە لای پارتی و هێزەکانی تر ئەویان نەکرد خەمی نەتەوەیان هەڵ نەگرت بێ و پێم وایە ئەوەی کە کاک فازڵ ئەیڵێ ڕاستە ینی ئەتوانین بڵێ ئینکاری ناکرێت لە خەباتی پارتی دیموکراتی کوردستان و ئەو قوربانیانەی کە دراوە پێشمەرگە بەڵام هەموو حقیقت من لێرە نەوتە بێژی پەکەکەم نەوتە بێژی پارتی من لێرە وەکو تەفگەری ئازادی نەخێر بزانە من مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئەتوانین بڵێن مەبەستم ئەوەیە کە زەربی سفری نەکەینەوە کە پارتی خەباتی کردووە بەڵام هەموو خەباتەکەی لە خزمەتی نەتەوەیان نەبووە زۆر جار خیانەتی لە نەتەوە کردووە وەکو ئەوەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستاندا هێزی ئێران لێرە لە باشووری کوردستاندا هەیە هێزی تورکیا لە باشووری کوردستانە هەیە دەیان ساڵە بەڵام بە مەترسی نەبینیوە هەتا ئەمڕۆ بەڵام هێزی پەکەکە لە باشووری کوردستانە هەیە بە مەترسی ئەبینێ وەکو وتم من لێرە نەوتە بێژی پەکەکەم نەوتە بێژی هیچ لایەنێکم تەنها وەکو تەفگەری ئازادی و لایەنێکی سیاسی ئەمەوێ ڕێی خۆم بێ هاوفکر نیم کە هەموو هاوفکرم لەگەڵ پەکەکەیە هاوفکر نیم کە پارتی لە مێژووی دروستبوونیەوە هەتا ئەمڕۆ بۆ خزمەتی نەتەوە کاری کردبێ خیانەتی کردووە ئەو مێژۆ پڕە لە خیانەتیش پڕە لە شۆڕشی پڕە لە هەموو بابەتەکان بەڵام متوانین بڵێن خیانەتی کردووە و خزمەتیشی کردووە شۆڕشیشی کردووە خیانەتەکان هەرە و دوانە بوو کە باسی کرد من نامەوێت بەڕاستی ئەزانی کردبامی بڵێ کاک محەممەد کە باسی خیانەتەکەی هەموو خیانەتەکانی پارتی بڵێ ئەزانی چۆنە ئێمە لێرە ئەمڕۆ نامانەوێت بکەوینە ناو کۆمەڵێک بابەتەوە بەڵام بەرپرسێکی ئێمە پێویستمان بە یەک ڕێزی هەیە پرسێکی پارتی دەڵێ باسی هەموو خیانەتەکان بکە یعنی ئەو پێ دەڵێ لەم بەرنامەیە زۆر کەس دانیشتووە باسی خیانەتەکانی کردووە ئەتوانین بڵین کە زۆر شت دراوە بەگوێی خەڵکە لەبەرەوە ئێمە نامانەوێت دانیشتین بکەوینە ئەو بابەتەوە کە پارتی چی کردبێ یان چی نەکردبێ هەموو کەس ئەو ڕاستیانە ڕوون و بەرپرسێکی پارتی پێ دەڵێ باسی خیانەتەکان بکە بەرپرسەکەی پارتی وا دەڵێ ئەمین بەری بەرنامەیەڵێ تۆ ناڵی پارتی خیانەتی کردووە تۆ دوو نمونە دێنایەوە هێزی تورکیا و هێزی ئێران ئەڵێ هەموو خیانەتەکان باسکە کە لە مێژووی پارتیا هەبووە بەرپرسێکی پارتی پێ دەڵێ ینی ئەگەر ئەمە ینی جورئەتی سیاسی وتنیەوێت بۆ نایڵێ ئەو پێ دەڵێ بەرپرسێکی پارتی لە باسی کە بۆیە من بقسەی لەسەرکەم ئەزانی چۆنە کۆمەڵ کوشتکردنی گەریلاکان لە شاری هەولێرە بۆ خزمەتی تورکیا ئەمە خیانەت نییە تۆ خوشک و براکانی خۆ کە خەباتی سیاسیان ئەکرد لە ناو هەولێرە خەباتی چەکداریان نەکردووە هەمویان کۆمەڵ کوشتکران و ئێستا گۆڕستان لە گۆڕستانی معمەلقیت هەتا ئێستا تەرمەکانیان ڕادستی کە سوکاریان نەکراوەتەوە من نامەوێت بکۆمەناو هەموو بابەتێکەوە بەڕاستی ینی خزمەت بە دۆزینەتەوەیمان ناکە ئێمە لە ئێستا هەوڵەکانمان بۆ یەکێتینەتەوەیە هەوڵەکانی ئێمە بۆ ڕێگرە لە یەکێتینەتەوەی پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجە یەک و ئەتوانین بڵین لایەنەکانی تریش تا ڕادەیەک بەرپرسن زۆر باش من حەزەکەم یەک لیست خیانەتی بۆ ژماردی کە خۆ من زۆر بە بەڵگەوە دەیڵێم لەو ڕۆژەوەی پارتی دیموکراتی کوردستان دروست بووە لە 1946ەوە تەبعاً لە ناوەڕاستی سیەکانەوە پارتی و بنەماڵەی بارزانی لە خەبات و شۆڕش و بەرخوداندان لە 1946ەوە تا ئێستا یەک نقطەی پارتی نیەمە خۆمان لە ئاستیا بە شەرمەزار بزانین و لە ئاستی مێژووە خۆمان بە شەرمەزار بزانین بەڵام دەیان نقطەی سەرکەوتن و سەروەری پارتی دیموکراتی کوردستان باز دەکەم کە ئەمە دەستکەوتی نەتەوەیی پارتی دیموکراتی کوردستان بۆ گەلی کورد بەدەستی هێناوە ئاخر کە تۆ سیوێکی ئاب خزمەتی نەتەوەی بفرۆشیتەوە سیوێکی ئاب یەکێکە لە دەستکەوتە گەورەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ کورد مساعدە بکە من تێدگەێنم سیوێکی ئاب بەرامبەر بە هیچ لایەنێکی سیاسی نەکراوە تا خیانەت بێ سیوێکی ئاب بەرامبەر بە بنکەی مخابراتی ئیقلیمی و دەرکردنی مخابراتی ئیقلیمی لەم هەرێما کراوە هەر لایەنێکی سیاسی خۆی داوەتە بەردەم سیوێکی ئاب
خۆی بەرپرسیارە و خۆی وەڵام دەرەوەی کەسە کوژراوەکانی خۆی دەبێ خۆی وەڵام دەرەوەی ئەو مێژووە ئەبێ خۆی وەڵام دەرەوەی ئەو لایەنە سیاسیانە ئەبێ کە ئەو دەستکێشی کرد بوو هەرێمی کوردستان بوو بەلانەی جاسوسی وەکو ئێرانی ئەڵێ بوو بەلانەی جاسوسی پارتی دیموکراتی کوردستان لانەی جاسوسی لە سیوێکی ئابدا نێڵا پارتی دیموکراتی کوردستان شەرعیەتی بۆ پەرلەمان گەڕاوە پارتی دیموکراتی کوردستان شەرعیەتی سنووری بۆ شەڕی ناوخۆدانە پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان تۆڵەی هەموو جاشایەتەکانی کوردی لە بەعس کردەوە لە سیوێکی ئابا ئەمە لێرا واز لێبێنە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەلاساس پارتی دیموکراتی کوردستان گەریلاکانی گەریلای بێچەک نازانم جەنابەت ئەو کاتر لە هەولێر بووی یانە یەک گەریلا نەبووە لە شەڕەتفەنگا کە پێشمەرگەی شەهید کردووە لە ناو هەولێرە گەریلا ئەگەر گەریلای باکووری کوردستانە مەقەڕاتی چیەکە لە هەولێر بەبێ ئیجازەی ئەم دەسڵات و پارتی دیموکراتی کوردستان مساعدە بکات پارتی دیموکراتی کوردستان بابن بۆ ڕوونکەمەوە پەکەکە گەورەترین و فراوانترین پارچەی کوردستانی بەجێڵاوە گێچەڵی پێچاوەتە ئێمە لە ئاگرێ مساعدە بکات لە ئاکرێ لە دهۆک لە هەولێر لە دیانە لە سۆران لە ڕانیە لە ساریە ئەمە لایەنێکی تر من حەزەکەم تۆ وڵامی ئەم پرسیارەی من بیتەوە 22 دەوڵەتی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە ئێمە لە زۆر لایەنەوە خۆمان لەگەلی عەرەب بە پێشکەوتوتر ئەزانین لەم 22 دەوڵەتی عەرەبیە کامیان ئەچن بچووکترین تەداخل لە وڵاتێکی تریان ناکەن پەکەکەمە بۆکە مساعدە بکە پەکەکە ئەگەر نێتی ئاژاوەگێڕی لە ناو هەچەند من بەداخەوە پێم خۆش نییە بڵێم ئاژاوەگێڕی چونکە ئێمە سەرپاکی هێزە کوردستانیەکانی هەموو کوردستان ئێمە بە ڕۆڵەی ئەم وڵاتەوە بە پێشمەرگەی ئەم وڵاتی ێزانین مساعدە بکەن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان گەورەترین لێشاوی دەوڵەتی تورکیایی هاتە سەر لەسەر پەکەکە لە ساڵی مساعدە بکە لە ئەوەنەی لە خزمەتی تورکیای ئەوەنە لە خزمەتی کوردانە بووە لە بواری پەکەکە و پارچەکانی تری کوردستان ئەم تۆهمەتانە زۆر دراونەتە پاڵ پارتی ڕۆژێک حقيقة مساعدة بك شلون حقيقة روجك أمرو بجداري كردني أستنجي كاني دروس كردني أستنجي بوكو نبسني كونغري نتوي بشكل جبجة كردني أجنداي تركيا بارتي ديمقراطي كردستان من دوين كوبونوي بارتا سياسي كان كشخص لعيني هر شوار بارتي كردستان بجدار بو من يشوكو أنداميك لو كوبونوي بجدار من رنجة استا زوربيان بينري أو برنامج بن كرجة كلويدا بشاهدي راجعندنا كانوا بشاهدي أو شخص لعيني كلويدا دانشتوا وتي من ليرة بدواوة لبرناسكي بارودوخك إما ليرة دا ببي هيج مرجع إما آمادين بكونغرين توي ببي هيج كونغرين توي كردا بجدار به أو بيوندي بلجنة آمادة كاره من لو من أجداري شصد أندام لكونغرين توي كردا آمادة به بكك داوي سيصدي أكابتنها وتي إما ببي هيج مرجع آمادين بوتا أو مرجاني كبكك هي أو مرجاني كبكك هيتي بشيك چون كبكك دوبالة حەزەکەم زۆر باڵێنە بەس لای ئێوە هەیە بۆ ڕۆژێک لە ڕۆژان نەمان بی سەرکردەیەکی مرادقەریان بۆ بەڵگەی ڕاگەیاندنی ئێوەیەکەریان بۆ لابرا ئەمە هەمووی باسی پارچەکردنەکە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان بۆ لە کەناڵەکەی ئێناوەتی لە زۆر باشە مرادقەریان بۆ لابرا لە سەرۆکایەتیکردنی پەکەکە ئەزانی چۆنە مراد قەریلان بۆچی لابرا من وتم نوێنەری پەکەکەنیم بەڵام ڕاستیەک هەیە باش لە پەکەکەی زۆر باشە بە ئەو بەڵگانە با من وەڵامی ئەو بمەوە کە بۆچی مراد قەریلان لەوێ دەرکرا هەڵبەت دەرکردن نییە لەوێ سیستەمێکی دیموکراتی بەڕێوە ئەچێ کورسی ئەو کورسیە نییە کە لە هەرێمی کوردستان هەر کەسێ لەسەری دانیش ئیتر هەڵناسی هەتا قیامەت ئەوە جێگەی ئەوە لەبەرەوە گۆڕانکاری لە پۆستەکانە سیستەمێکی دیموکراتی و بەڕێوە ئەچێ لە ناو پەکەکەدا ئەوەنەی کە ئێمە ئاگادار بین ئەمە ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستانە بە باز نیوستەوە بە ڕووداوتەوە کە بە بەردەوامی ئەوەندەی خۆیان سەرقاڵ کردو بە بانگەشەی ئەوە بەڵێ ڕووداوی پارتی نییە لەوانیش زیاتر بەشی تورکیای لەوانەیە بەشی زیاتر تورکیای هەموو هەوڵەکانی خۆیان خستۆتە گەڕ زیاتر لە 50 بەڵگەم سڕیوەتەوە و تومە بەرنامەکەی ڕەنگە مەجای ئەوەی نەبێ هەموو بەڵگەن بۆ ئەوەی کە پارچەکردنی پەکەکە نیشان بدەن بەڵام ڕۆژێک لە ڕۆژان نەمان بیست فەرماندەیەکی پەکەکە بەجیا بڕیارێک بدا نەمان بیست فەرماندەیەکی پەکەکە لیوایەکی تایبەتی هەبێ نەمان بیست هێزێکی چەکداری جیاوازی هەبێ نەمان بیست بۆچی لە کەناڵی NRTەوە بۆچی لە کەناڵێکی ترەوە ڕۆژێک ڕایەکی جیاوازمان نەبینی لە ناو پەکەکەدا یعنی ئەمانە هەمووی تۆمەتی بێ بنەمان باشە ئەگەر پارتی ئەوەندەیەکی خزمەتی نەتەوەیی ئەکا ئەوەنە ئەتوانین پارتی ڕێگرە لە بەردەمی خزمەتی نەتەوایەتی بەڵێ بێگومان ئەمە چ خزمەتێکە کاتۆی کە تۆ نیشانی بدەیت کە لە ناو پەکێکەیە باڵباڵێن هەیە لە کاتێکە کە نییە
چ کاتێک کە ڕاگەیاندنی پەکەکە هاتووە باسی باڵاڵێن بکە لە ناو پارتیە کە لە ناو هەموو حیزبەکە کۆڵێک باڵاڵێن بە پەرتی دیموکراتی ئەو پرسیارەی من بابن ئەو پرسیارە بکەم کەواتە شکستی پارتی ئەیفرۆشێتەوە بە لایەنەکانی تر چۆن لە شکستی پارتی ئەمە پارتی شکستیە ناوە لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەریەوە ئەوێ پەکەکەی پێتۆمەتبارکە بە دڵنیایەوە ترسێکی لە پەکەکە هەیە ئەمە حقیقەتێکە ترسێکی هەیە لە بەرەوەی پەکەکە هێزێکی بە ئیرادێ هێزێکە ئەتوانین بڵێن هەمیشە لە بەرەی گەل و لە بەرەی هەژار و لە قەوماوانە لە چلەکانەوە هەیە لە بەرەی گەلا بووە هێزێکی لە بەرەی دەسەڵات و حکومڕانی و کورسیا بووە لە بەرەی گەلانە بووە لە بەرەی خەڵکی فەقیر و هەژارانە بووە ئەو خەباتە ئەو هێزانە هێزی توێن ئەگەر پارتی لە بەرەی گەلانیە کردوێتی بۆ خزمەتی کردووە کردوێتی بۆ خزمەتی خۆی کردووە چیتان بۆ پێشمەرگە کردووە پێشمەرگە بە سێ مانگ جارێ 500,000 دێتێ پێشمەرگە کە لەسەر خاکی خۆی خوێنی خۆی ئەبەخشێ پێشمەرگە کرێچیە لە ماڵەکەی خۆیان پێشمەرگەی پارتی نییە پێشمەرگەی هەر لایەنێک بێت لە سایی دەسەڵاتی پارتی و یەکێتی ئەوانەی کە لە حکومدان ئەمڕۆ بە هەموو لایەنەکانەوە پێشمەرگە ئەمڕۆ کرێچیە لە خاکەکەی خۆیدا ئەمە ئەو پەڕی شەرمەزاریە بۆ ئەو خەباتی کە کردویانە چونکە لە خزمەتیانە شەرمەزاری نییە شەرمەزاری ئەوەیە کە گێچەڵ لە وڵاتە دروست دەکرێت ئەوەی کە دروستی دەکات لە وڵاتە ئەوەی کە کانتۆن دروستەکە لەم هەرێ وایە ئەوەی کە ئەوەی کەشتیوانی مساعدە باشە بەڵام یەشێک لە سەرکردەکانی زۆر باشە یەشێک لە سەرکردەکانی پارتی کرێکاران دەڵێت ئەگەر ئێمە نەبووینایە زۆر ناوچە ئەکەوتە ژێر دەستی داعشەوە ئەو شەڕەوانانی ئێمە بوون تەنانەت نمونە بە کەرکووک گەیەنێتەوە وەڵاهی جا چەند گەریلا لە کەرکووک شەید بووە ئەگەر ئەو بەرگری لە کەرکووک کردووە من حەزەکەم ئەم پرسیارە بکەم چەند گەریلا لە کەرکووک شەید بووە بەڵام شەی وا بۆ ئەمە لێدوانی هەڤاڵ عەگیدە بانەڵێن لێدوانی خۆمان لێدوانی هەڤاڵ عەگیدە باش ناکاکە کە تۆ چویتە بەرەی شەڕەوە خۆ ئەبێ قوربانیەکانیشی بێتەوە بۆ داوای شەڕ بۆ داوای جەبهە چەند گەریلا مساعدە زۆر چاکە بەڵام لە مەسەلەی شنگالە ئێوە وتان بە هیچ شێوەیە هێز و شەڕەوانانی پەکەکەی تیانە بووە کاتێک باسی کانتۆن کرا یەکسە وتان ئەمە دەسیسێ و سیاسەتێک و خطەیەکی پەکەکەیە ئەم دوو فاقەیە نییە کاکە حەمەدوری جارە با من قسەکان بە تەسەسوڵ بکەم پێم مەبڕە زۆر چاکە من حەزەکەم جەنابت و ئەو دادەیەش ئیعلانی بکە ئەگەر پەکەکە بەرگری کەر بوو لە نەگرتنی کەرکووک چەند شەهیدی لە کەرکووکدا بەڵام وەرە شەهیدەکانی منتیقەی تەلوەرد و مەلا عەبدوڵا و داقوق و جەلەولا دیارە کە لە چی لایەنێکە کە لە هێزی پێشمەرگەی کوردستانە مساعدە بکەم وەڵامە مەدەرەوە نەوبەتی قسەمەیە شەریعەتی قسەمەیە چەند شەهیدی پەکەکەی داوە ئەمە یەک هەتا پارتی هەتاوەکو هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابی سەرۆک باردانی نەچوون بۆ پەلاماردانی ناوچەی زومار و بەشێکی شنگاریش کە ئێستا وان بەدەستی هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە پەکەکە لەکوێ بوو بۆ گوندێکی لەو منتیقەی ڕزگار نەکرد کە ئەوان ڕزگارکەری ناوچەی زومار و بەشێکی شنگارن لەبەر ئەوەی ئێمە بە خۆڵ نەکەینە چاوی ئەم وڵات و میلەتەوە ئەوەی ئەو ڕاگەیانانی کە باشەکە شەڕکردن مساعدە بکە مساعدە بکە کاکە ئاخر با من نابا من باش زۆر بەڵام فەرماندە بە جوملەیەک وەڵام ببەمەوە ئەو فەرماندانەی کە پەکێکە هەیەی زیاتر حەزەری خۆیانەکەن زیاتر لە بواری پاراستنە شارەزاییان هەیە نەک ئەوەی بڵێ وەڵام ئەم شەو تەم بوو یاخود ڕێگاکە ئاو بوو لە ڕێگای ئاوە هاتبوو بەڵام فەرماندارێکی پەکەکە حەزەری ئەوەکە کە تاکە ڕێگا ئاوە و حەزەری ئەوەکە کە ئەم شەو تەمە و پەکەکە بوو لە داخۆ لە کەرکووک لەو چەند ڕۆژەی ڕابردوو پەکەکە بوو کە هێرشی کرد کە پێشمەرگە بەیەک دقە بۆیە وچانێکی کورت و یەمەوەلات بەڵام قسەکەی خۆتاوەکە با قسە پێ هەفتا تیرۆریستی کوش بەڵام قوربانی کەمە کاتێک پێشمەرگە هێرشی کردووە بۆ هەر جەبهەیەک لەو جەبهانەی کە داعشی تیابوویان داعش پەلاماری هێناوە پێشمەرگەی کوردستان نەیپرسیوە تەم هەیە باران هەیە بەردەبارێ چیە بارێ بەرهەڵەستی کردووە یان هێرشی کردویان دیفاعی کردووە نێشتووە هێرشی دڕندەکانی داعش بێ پەکەکە شەڕی کۆنەقین بە پارتی ئەفرۆشیە بەتاکید زۆر باشە بەڵام یەکشت نا کاکە حەمەنووری پارتی دیموکراتی کوردستان کۆنەقینی لەگەڵ پەکەکە نییە پارتی مێژوویەکی لەگەڵ پەکەکەیە پارتی قوربانی لە پێناوی پەکەکە داوە لە هەشتاکان و بەتاکید نایەنەوێ احترام قەتارەکە کە پارتی کوردستان زۆر باشە زۆر چاکە پاش و چانێکی کوور دێنەوە لاتان دووبارە سڵاوتان لێبێ کاک فازڵ تاراخان کۆمەڵە جملەی زۆر گرنگی ور یەکێک لەو جملانە دەڵێت
ڕێگر لە بەردەمی نەبەستنی کۆنگرەی نەتەوەیی پارتیە، ڕێگر لە بەردەم دروست نەبوونی گوتارێکی یەکگرتووی نەتەوەیی بەشێکی زۆری پارتیە و پارتی دەوێت ڕۆڵی حیزبەکانی تر بچوو کاتەوە و شکستێکی هێناوە ئەم شکستە هەڵەواسێ بەسەر شانی پەکەکەیە بە تایبەتی لەو ناوچانەی کە ئەوترا دراوسێکی تازەیە ناوی داعشە. هەر لە سەرەتای ئەوەی کە تاراخان لە سەرەتای شتێکی وت ئەلاساس لە هەرێمی کوردستان بێپلانی و بێ ئاگایی هەیە بۆ یەکان ئەم هەموو نەکسەیە لە هەرێمی کوردستان درا. چەندی جار لە کەناڵەکانی ڕاگەاندن و شخصی جەنابی سەرۆک بارزانی ئیشارەتی پێدا ڕوونی کردەوە 6 مانگ پێش هاتنی داعش ئاگاداری دەوڵەتی ناوەندی بەغدا و شخصی مالکی کراوە لە هاتنی داعش. ئەمە یەکێکە لە ئاگابوونەکان. من پێم وایە ئەو ئاگایە یان ئەو پێشبینیە پێشوەختانەی لە هەرێمی کوردستان لەلایەنی جەنابی سەرۆک بارزانیەوە کراوە بە بەردەوام لە کەناڵەکانی ڕاگەاندن لێ دەدرێتەوە. پێم وایە زۆر بێویژدانیە ئەگەر بڵێ پێشبینی پێشوەخت لە هەرێمی کوردستانە نییە. شنگار تۆ حەزەکەم جەنابەت بڕۆی مێژووی شەڕی دنیا بخوێنیتەوە. لە زۆربەی وڵاتانی دنیا ئەوە تەبیعەتی شەڕە. هیچ دەوڵەتێک و هیچ شەڕکەرێک و هیچ هێرشبەرێک لە هەموو هێرش و لە هەموو شەڕێکە ئەی ئێستاکێ کێپەکە لە کۆمنتەکان داعشی تێشکاندووە زۆر لە کۆمنتەکانەوەی ئەڵێ پارتی دەوێت خۆی شیرینکە لای تورکیا بۆیە دژایەتی پەکەکە دەکە. ئەوەی شێک لە کۆمنتەکانە پێم وایە پارتی ئەگەرەک و خۆی شیرینکە بە عەکسەوە پارتی هەمیشە سیاسەتێکی سربەخۆیانەی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە کوردستانە بەڕێوە بردووە بۆ بەرامبەر پەکەکە وەستانەوە بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان لە دروستکردنی کانتۆنەکان وڵاتان وا بوو ئەمە دەسەڵاتێکی خۆسەپێن و دیکتاتۆرانەیە و لە ئێستاشە ڕۆڵی شەرەڤانان بچووک دەکەنەوە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعشدا. با من شەرح بکەم ئەمە کاکە حەمەنووری. جارێ بەشداریکردنی هێزی پێشمەرگە و مباشەرەکردنی جەنابی سەرۆک بارزانی و داواکردنی لە هێزی هاوپەیمانان بە تەیارە بۆ کۆبانێ ناردنی هێزی پێشمەرگە لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی لە کۆبانێ ئەمە ئەگەرەک و ئەمە بچووکردنەوە بێ ئەی گەورەکردن و ئەی هاوکاریکردن و ئەی سۆزی و بەشداریکردنی هاوپەیمانی کامەیە. مساعدە بکە بۆ برات ئەمە یەک. لایەنێکی تر من حەزەکەم ڕوونکردنەوە بدرێ ئەو کیانە ئەو دامەزراوانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە هەڵبژێردراوی خەڵکی کوردستانن دامەزراوەی شەرعین لە هەرێمی کوردستان کۆتەواوی کۆمەلگای نێودەوڵەتی تەعامل لەگەڵ ئەم کیانانە ئەکا کە دامەزراوانە دەکا کە لە هەرێمی کوردستانەیە سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی پەرلەمانە و حکوومەتی کوردستان و دەستگا قەزایەکانی پەکەکە بۆ برا دەستگا قەزایەکانی هەرێمی کوردستان ئەخر با من ڕوونی کەمەوە. پەکەکە بەبێ ئەوەی یعنی کۆمەلگای نێودەوڵەتی محتەریفە بەم دامەزراوە شەرعیانەی لە هەرێمی کوردستان هەیە پەکەکە بەبێ گەڕانەوە بۆم دامەزراوانە دێ کانتۆن لە شنگار دروستەکە. من حەزەکەم ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدرێ ئەگەر کانتۆنەکەی شنگار شەرعی بوو بۆچی ئیلغا کراوە ئەگەر ئیلغا کراوە بۆچی دروست کرا. ئەمە حقا مساعدە بکە ڕوونکردنەوانە بە خەڵکی کوردستان بدرێ و یعنی ئەو تەداخولە یاسایی کە لە هەرێمی کوردستانە کرێ حەزەکەم ئەساسی پەیامەکە و گەیشت کاک فازڵ تاراخان یەکێک لە کۆمنتەکانیش ئاماژەی بەوە داوە لە کاتێکات سەرۆکی هەرێم کە مەسعود بەرزانیە داوای کردووە هێزی هاوپەیمانان بردومانی ئەو ناوچان بکە کە داعشی لێ لە دەوروبەری کۆبانی داوای کردووە هاوکاری شەڕەڤانان بکرێ هێزی هاوپەیمانین بەڵام لە بەرامبەردا جەمیل بایک داوای کردووە کە چەک نەیرێ بە هێزی پێشمەرگە. من لە یەکێک لە کۆمنتەکانەیە بەڵێ بێگومان ئەمەوێت لێەوە دەست پێ بکەم باسی نامەوێت لە مێژووە بۆی بگەڕینەوە کە لە هەشتاکان بەڕێز ئۆجەلان دعوەتی کۆچکردو بەڕێز کاک ئیدریس بارزانی ئەکا بۆ دیمەشق بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی ئەو کاتە لەو کاتەوە هەمیشە ئەتوانین بڵین ئەو حرەکەتە ئەو هێزە دەست پێشخەری کردووە بۆ یەکێتی نەتەوەی باشە ئەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان خاوەنی بیرۆکەی کۆنگرەی نەتەوەی ئەوە مێژوو ئەوە ڕوون و ئاشکرایە دیارە بە بەڵگە و دیکۆمنت هەیە ئەوەی کە بەڕێز سەرۆکی هەرێم پشتیوانی ناردبێ بۆ کۆبانی لەکوێ ببەستێ بەڕێز ئۆجەلان خۆی
لە وڵاتێکی دراوسێ وەکو پەناهەندە بوو وەکەوەی کە مەرجعیەتێکی کورد هەبێ لە هەر چوار پارچەی کوردستان با بگەڕێمەوە بۆ سەر ئەوەی کە باسمان کرد کە چۆن سەرۆکی هەرێم کە پشتیوانەکانی بۆ ڕۆژئاوا نردووە و داخوازی پشتیوانی کردەوە بۆ ڕۆژاوە ئەمە جێگای دەستخۆشیە لەلای هەموو لایەکمانەوە و بە ئێمە شوکو تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان دەستخۆشیمان لەو هەنگاوە کرد و زۆر خۆشحاڵی خۆمان دەربڕی بۆی کە پێشمەرگە چوە کۆبانی بەڵام ئەوەش ئەتوانین بڵێن گەریلا بوو کە وەکو سەرەتا یەکەم جار هاتن ئێمەش لە ڕاگەیاندەکان و گوێمان لێ بووە بەڕێز مراد قەریلان بۆ بزانم بۆ خۆی لە ڕاگەیاندن باسی ئەوەی کرد کە ئەوان سێ هەواڵی بەرپرس ئەنێرن بۆ ئەوەی کە مەترسیەکانی سەرشەنگال بگەێنن بە سەرکردایەتی کوردە باشووری کوردستان بەڵام بەداخەوە ئەوانە قۆڵیان نەگیرێت و ئەخرێنە زیندانەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لە دهۆک ئەخرێنە زیندانەوە هەتاوەکو ئەو کاتێکی کە شنگال داگیر کرا ئەوان بخۆیان لە زیندانە بوون هەت دوای ئەوە ئازادکران لەبەر ئەوە ئێستا زۆر جار ئەڵێن کە بەبێ پرس هاتوونەتە ناو باشووری کوردستانەوە و پەکەکە لێرە هەرێمی کوردستان خاوەنی هێزی پێشمەرگەی خۆیەتی خاوەنی مؤسساتی پەرلەمانی و تەشریعی و تەنفیزی خۆیەتی یعنی هێزێک لە دەرەوەی ئەمە بێت ئەمە تەداخل نییە نەخێر تەداخل نییە ئەزانی بۆ لەبەر ئەوەی یەکەم پەکەکە پارچەگەرێتی ناکە دووهەم نەیویست شنگالێکی تر دووبارە بێتەوە هەوڵیدا بۆ شنگالیش پاراستن بکە بۆ شنگال لێرا لەبەرەوەی شنگالێکی تر دووبارە پارتی تەداخلی لە سووریا دەکرد لە کوردستانی ڕۆژئاوا دەکرد ئەتانوت و ئەیانوت ئەمە تەداخلاتە لە پارچەیەکی تری هەرێم پارتی دەیەوێت نیابەتەن لەوێ خۆی بەهێزکە بۆ پەکەکە ڕەوایە بۆ پارتی ڕەوانیە ئەگەر بۆ پەکەکە ڕەوا بێ پێویستە بۆ پارتیش ڕەوا بێ ئێمە بەڕەوای ئەبینین کە پارتی چۆن پارتی دیموکراتی کوردستانی تورکیای دامەزراندووە ئێرانی دامەزراندووە و سووریای دامەزراندووە و بەڕەوای ئەبینین و مافی خۆیان کوردستانی ئێران پێشێمە دامەزراوە مافی خۆیانە لە تورکیا هەیەە لە ڕۆژاوا هەیەە لە هەر شوێنێک مافی خۆیانە سیاسەتی خۆیان بکەن بە گوێرەی ئەو چوارچەوەی کە لەوێ حکومڕانی هەیە کانتۆنەکان هەیە ئەوان بۆ خۆیان ینی کە ئەڵێن پێدە لەوێ تاکڕەوە بێگومان ئەگەر سێری کانتۆنەکان بکەیت چەندین جۆر پێکهاتەی تیا لەلایەنی سیاسی و لەلایەن ئەتوانین بڵێن ئاین و ئاینزای جیاواز و نەتەوەی جیاوازیش کە کۆبوونەوەتەوە لەوەدا ئەمەی تاکڕەوێتی نییە بەڕاستی بۆ دژایەتی پەکەکە دەکات لە ئێستادا ئەم دژایەتیە نیابەتەن عن تورکیایە بەڵێ یاخود مەسەلەی ئەوەیە هەڵگری نەتەوایەتی یعنی هەریەکەیان خۆیان بە هەڵگری نەتەوایەتی دادەنێن هەریەکەیان خۆیان ڕابەرەکەیان سەرۆکیان بەڕابەری نەتەوایەتی دادەنێن بڵێ بێگومان خاڵێک ئەجێندای تورکیا دوو ترسێک لە بیری نەتەوەیی پارتی دیموکراتی کوردستان لەبەرەی نەتەوەیی و لە ئەو سۆزەی کە گەل هەیەی ئەمڕۆ بۆ پەکەکە لە باشووری کوردستان ئەو ترسێکی هەیە منم بەنمونە پێت بڵێم پارتی دیموکراتی کوردستان تەفدا ئەڵێ کۆمەڵێک گەنجی زۆر ئەیانەوە بچنە شنگال پارتی ڕێگەیان نەدا ئێستا بچنە چیای شنگال باشە علی ساچک سێ ڕۆژە بێسەر و شوێنە لەلایەن ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە کە لە فیدراسیۆنی ئێزیدیەکانە لە ئەوروپا هاتووەتەوە لە چیای شنگال هاوکاری برا ئێزیدیەکانی بکە سێ ڕۆژە بێسەر و شوێنە ئەمە وەکوتر داخستنی دووسکەکانی ئەو ڕێکخراوانی کە نزیکن لە فکری بەڕێز ئۆجەلانەوە نووسنگەی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان گەنجانی وڵات پارێزی کوردستان بەڕێز حەسەن ساڵح زاخۆیی ئەندامی بەڕێوەبەرایەتی تەفگەری ئازادی ئەمڕۆ 17 ڕۆژە بێسەر و شوێنە تاکە تۆمەتیش کە ڕوبەڕووی کراوەتەوە ئەوەیەکە بۆ ئیشی چییە ئەو لە پێشوازی تەرمی پیرۆزی هەواڵانی یەپەگە و یەپەژە کە لە ڕۆژئاوایەت بە حکمی ئەوەی کە ماڵی لە زاخۆیە پێشوازی لەو تەرمانەکە و مەڕاتیەکانیان بۆ ڕێگەکە والله من هو بلقوا زوري تريش فرموا لبر درقاكي خوينا من حزك نزيكي يا مكي كان انداني جنجان اي كان تنها دوستا اجيرين وابرين اساي لهولير لبر درقاي مال خوينا ببيبوني هيش تومتي روجانا سكايتي روجانا هرشل يكردن روجانا قلتني اندامان جانزا يمين جارك حسن صالح زاخوي لزاخو زندانك ري بيسرو شوينك هو كاركي تەنها هۆکاری لە محکەمەدا دژایەتی گەورەکە دژایەتی پارتی بۆ پەکەکە لە محکەمە کە بەحساب دەستگای یاساییە لەوێ پێی وتراوە تەنها دەست لە تەفگەری ئازادی بەربدە کێشەمان لەگەڵ تۆدانیە بە خێزانەکەیشیان وتووە کە هەموو ڕۆژێ خێزانەکەی ئەچێتە بەردادگا چێتە بەر ئاسایش سوکایەتی پێکەن بە شێوەیەک بەیانی ئەڵێ بڕۆ ئێوارە ئازادەکەین ئێوارەڵێ بەیانی ئازادەکەن بەیانی ئەڵێ شەو ئازادەکەین مافی تۆم نەکوشتۆ بەس وەڵامیەوە پارتی بۆ دژایەتی پەکەکە ترسێکە لەوەی کە بەڵاتیڤی خۆی بینێ لە باشووری باشە گوێ بگرە پەکەکە ئەگەر ئەم حیزبە نەتەوەیە وڵات پارێزەیە کە جەنابەت باسی دەکەی نازانم چەندین گوند و شار و شارۆچکەی کوردستانی ڕۆژئاوا لەلایەنی داعشۆ داگیر کراوە پەکەکە چیەکە لە قەندیلە
ئەگەرەکو پەکەکە ئەمەیە من بۆیە وڵاتم بە جەنابەدا مقاتەعەم پێنەکەی هەرێمی کوردستان لە کوردستانی باشوورەوە پێشمەرگە دەنێرێ بۆ ڕزگارکردنی کۆبانێک کە لە سەدا هەشتای کۆبانێ کەوتە دەستی داعش لێراوە پێشمەرگە ڕۆیشت و جەنابی سەرۆک داوای لە هاوپەیمانان کرد بۆ ڕزگارکردنی کۆبانێ پەکەکە چیەکە لە قەندیلە من حەزەکەم جەنابەت ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدەیت چەند ئەحزابی تری سیاسی پارچەکانی تری کوردستان لە ناو ئەم هەرێمان لەلایەنی پارتی دیموکراتی کوردستان و هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە دەشپارێزرێ بۆیەکان ئەبێ جەنابەت و هەمووی ئەوانەی کە جەنابەتیان پەروەردە کردو زۆر باش لەوە حاڵی ببن ئەم هەرێمی کوردستانە خاوەنی یاسا و ڕێسایەکە هەر کەسێک سەرپەچی لەم یاسا و ڕێسانە دەکا بە خلافی ئەم یاسا و ڕێسانی کە لە هەرێمی کوردستان کە دەستگا و دامەزراوەی شەرعین هەڵبژێردراوی گەلن چارەنووسی وڵات و میلەتێکیان بەدەسەوەیە هەر کەسێک احتیفاز بەم یاسا و ڕێساوە نەکا بە تەکید ڕوبەڕووی سزای یاسایی دەبێتەوە لە هەرێمی کوردستان بۆیەکان ئێمە لە هەرێمی کوردستان خەڵکی دانیشتووی ئەم وڵاتە لەبەر ئەوەی مساعدەم کەمیش قسەی خۆمم هەیە من وەڵامی تۆ نادەمەوە قسەی خۆمەکەم جەنابەت بەڕێوەبەری بەرنامەکە نیت تا وەڵامی قسەی تۆ من وەڵامی قسەی خۆمەکەم لەبەر ئەوەی هەر کەسێک کە دێتە ناو ئەم هەرێمە یاسا و ڕێسای ئەم وڵاتە ڕەچاو نەکا پەیڕەو نەکا ئەوانەی کەوا باسی ئەکاو ئەگیرێ ئەوانە ئەندامی دانیشتوی ئەو هەرێمن باڵ منداڵیان هەیە دانیشتوی ئەم هەرێمە چووە بووە بە داعش شەر نییە هەچی لەم هەرێما بۆ ئیتر مەسموحە و هیچ کەسێک بۆی نییە بڵێ چیەکەی لەم وڵاتە یاسا هەیە ئەگەر یاسا ئەگەر بەتاکید ئەگەر ئێوە محتەریف بووان بەم یاسایە کانتۆنتان لە شنگار دروست نێ کرد ئەگەر ئێوە محتەریف بوویان بەم یاسایە سەرڕۆیی چەکدارەکان نێکرا بۆ ناو هەرێمی کوردستان ئەگەر ئێوە محتەریف بوویان بەم یاسانەی کە بە خوێنی گەلێک دروستکراوە نێ هاتن بڕیار لە ژیاتی ئەم یاسا دامەزرا و شەریعانەی لە هەرێمی کوردستانە دامەزراوە بڕیار لە ژیاتی ئەوانە بدەن لەبەر ئەوەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەم وڵاتە بەرە وڵاتێکی موسەساتی دەبین ئەبێ یاسا سەرۆر بێت لە وڵاتە ئەبێ یاسا حکومکە لە وڵاتە ئەگەر خەون بێ خەونی ئێوە بێ نایەن بەبێ ئیجازەی یاسا و ڕێساکانی ئەم وڵاتە بەبێ ئیجازەی دام و دەستگا شەرعی و هەرێمیەکانی ئێمە بێن لێرە تەنزیم دروستکەن و مناڵی ئێمە بفرێنن مناڵی قوتابی هەڵەبجە ئەگەر بۆ ناو داعشی نافرێنێ ئەبێ ئەم گەنجە خۆی بگات ئەگەر ئەم گەنجە خۆی گەیشتووەتە قەناعەت ئەڕوا ئەبێ بە گەریلا مبارەکی بێ زۆر تەبیعیە من حەزەکەم ئەمە بە جەناب بڵێم کاتێکە لە 1946 بارزانی و بەردانیەکان بەشداریان لە کۆماری کوردستان کرد گەورەترین قوربانیاندا بچووکترین خلافیان لە وڵاتە کرد بێ و بێ ئەمریکی ئەو وڵاتیانە کرد بێ ئێوە وەکو قەناعەتی پەکەکە ئەیانەوێ سەرپاکی لە ڕابردوو دیفاع لە پەکەکەیەکەی دیفاع لە پەکەکەیەکەی هو مریش دیفاع لە پەکەکەیەکەم بەڵام من دیفاع لە سەرڕۆیی ناکەم من دیفاع لە قاری یا ناسایی و ناقانونی ناکەم وڵاتێکی هەبێ بۆ نەبێ بارگایەکە هەبێ کاری سیاسی تیا بکەیت بۆ نەبێ بیری سیاسی جیاوازە هەبێ بۆ نەبێ پێشوازی لە شەهیدێک بکەیت کە لە فکرەکەی تۆ نییە چەند ئەحزابی کوردستانی باکوور لە ناو هەرێمی کوردستان بارگای هەیە و کەسیش پێی ناڵێوان چەند ئەحزابی کوردستانی ڕۆژئاوا بارگای هەیە لەم هەرێما و کەسیش ناڵێوان مەکە چەند ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات لەیرا بارگای هەیە و کەسیش ناڵێوان مەکە بەڵام هەرێمی کوردستان دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان ڕێگە بەو سەر ڕۆیانەی پەکەکە نادا کە ئێوێ دەسڵات لەم وڵاتە بسڕێتەوە زۆر باشە پێشێل بکات چونکە یاسایەکی قانونیە ئەبێ هەموو کەسێک مناقشەی خۆتان کرد بە ئەو پرسیارە ئاراستەی تاراخانکەم تاراخان ینی شەڕکردنی نەتەوایەتی ئەو ئاوەکەی منیشە برد مشکلێن یە ئافێتی شەڕکردنی نەتەوایەتی پێویستی بە یەکگوتاری هەیە ئێمە ڕوبەڕووی مەترسیەک بووینەوە کە ناوی مەترسی داعشە هێزێک هاتووە دەیەوێت کوردستان داگیرکە وەکو خۆیان دەڵێن من پرسیارەکەم ئەوەیە لەم کاتەدا بۆ ئێوە خلافەکەتان تونتر و تۆختر کردوتەوە بە تایبەتی تۆ
متحدثی پەکەکەنی بەڵام بۆ پەکەکە و هاوفکر و هاوێزەکانی بەرامبەر پارتی بەم شێوە توندە ئەوەستنەوە لە کاتێکە نەرمترن لەگەڵ یەشێتیدا. هۆکارەکەی وەیە پارتی نزیکە لە تورکیا و یەشێتی نزیکە لە ئێرانەوە یاخو هۆکاری تر هەیە؟ نەخێر بەو شێوازە نییە ئەگەر لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی ڕاگەیاندنیەوە هەڵوێستی باشتر بووە ڕەنگە ئەمە ڕەتێکی هەبێ وەکو هەڵوێستی خۆیەتی یاخود پارتی بە پێچەوانەوە جایەتی کردبێ ئەمە بابەتێکی ترە من نوێنەری کەسیان نیم و پێم وایە یەکێتیش ئەو هێزە نییە کە ئێمە هیچ ڕخنەیەکمان لێ نەبێ کۆڵی ڕخنەمان لە یەکێتی هەیە ئێمە لە سلێمانیش ئێمە بارەگامان نییە ئێمە لە هەولێریشا بارەگامانیە و مافمان نییە سیاست بکەین بە شێوەیەکی ئاشکرا باوەکاری ئەو یاسایی کە بەڕێزیان ئەو یاسایی کە تەنها خەڵکی فەقیر من حەزەکەم لە تاراخان بپرسم لە ساڵی 98 ئەمە ئەگەڕمەوە بۆ هەڵوێستی نەتەوەیی جەنابی سەرۆک بارزانی و کوردستانی باشوور کە هەموو چین و توێژەکان شاعیر و هونەرمەند و گەنج و لاو و قوتابی و زانکۆی هەرێمی کوردستان ڕۆیشتن چاکەتەکەی بەریشانداکەن وتیان بە دەبابەی تورکیا بێ بەسەرمانە لە ساڵی 98 کە تورکیا ویستی هێرش بۆ قەندیل بکە کێوتێ بێ بەسەر جەنازەی منا بێ بچێ بۆ قەندیل جەنابی سەرۆک بارزانی نەیوت بۆ ئەو هەڵوێستە نەتەوەی بوو بۆ هەڵوێستەکانی ئێستا نەتەوەی نییە من حەزەکەم ئەم پرسیارەش لە جەناب بکەم ئێستاکێ کە تەواوی کۆمەلگای نێودەوڵەتی هاتوۆتە دەنگ هاتوۆتە سەرخەت دیفاع لە هەرێمی کوردستانەکە ئێمە داوای چەک بۆ تۆڵەسەندنەوەی شنگار و هەموو هەرێمی چێ ڕۆی بەردەمی پەرلەمانی ئەوروپای چەک بە باشووری کوردستانەگرێت هەوادارانی پەکە زۆر باشە مافی خۆتە قسەی خۆ بکەیت. من سەرەتاویستم لەسەر ئەوەی کانتۆن پەکەکە ئێوە کانتۆن دروستکە سەرەتا من پێم وایە هیچ کەسێک لە سەرکردایەتی بەڕێستان و لەو کەسانیشی کە چاواشە کراوە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە نەچۆتە ناو قوڵایی کانتۆن واتای چییە مەرج نییە ناوی کانتۆن بێ با ناوی محافەزە بێ با ناوی ئیدارێکی سەربەخۆ بێ گرنگەوەیە شنگالیەکان خۆیان بەڕێوەبرن کاکەیەکان خۆیان بەڕێوەبرن ئەزانێت بەڵێ شەریعەتی ئەم تەختیتە پێم لە بڕاوی گەلی کوردستان بۆ هەر جۆرە دامەزران و بڕیارێکی سیاسی و ئیداری لەم هیچ کەسێک نەیوتووە با لە دەرەوەی باشووری کوردستان بێت تەنها بانگەشەی ڕاگەیاندنە چاواشەکارەکان نەبێت هیچ کەسێک نەیوتووە با لە دەرەوەی باشووری کوردستان لە دەرەوەی باشووری کوردستانەوە نەبێت هیچ کەسێک کانتۆنی ڕانەگەیاندووە ئەنجومەنێک بۆ ئەنجومەنێک دروستکراوە ڕاگەیاندنی ئەعلان کراوە شوانێکتان هێنا شوان بە زۆر بانگتان کردە ناوی نەکەوتەوە شوان جاگەی ڕێزە لەلای ئێمە شوانیش مرۆڤێکە مافی هەیە خۆی بەڕێوەبەرێ پاراستنی جەوهەری خۆی بکە لەبەر ئەوە شوانە و ڕۆشنبیر ڕۆشنبیرە و جوتیارە و مامۆستایە و قوتابیە و سیاستمەدار سیاستمەدارە تێکەڵکردن یعنی چاواشەکردنی خەڵکو و ڕای گشتی کۆمەلگا باشە ڕاستە من ئەمەوە تەنها کۆمنتێک شوان نوێنەرایەتی خۆی بکە مامۆستا نوێنەرایەتی خۆی بکە هەر کەس نوێنەرایەتی خۆی لە چوارچێوەی پاراستنی جەوهەریە خۆی بپارێزێ چوار کەس لە مەشتەوە دانیشتە بێ نوێنەرایەتی بۆ چاواشەکردنی خەڵکو و تێکدانی ئەمنیەتی ئەم وڵاتە و تێکدانی سیاسی ئێستاکێ وەختی ئەوەیە پەکەکە و هەر کەسێکی تر بێ ڕەوشی سیاسی لە باشووری کوردستان ڕەوشی سیاسی تێگای لە هەرێمی کوردستان پەکەکە پەکەکەوێ ناوەندگەرێتی نەمێنێ ئەو ترسە ئەوەیە ینی کانتۆن ڕێگای ناوەندگەرێتی نادا پەکەکە بۆ شەڕ بە پارتیە فرۆشیە پەکەکە شەڕ بە پارتی نافرۆشێ پەکەکە ئێوە کۆمەلگاکە دیموکراتیزە بکات پەکەکە ئێوە کوردستان بپارێزێت بەر چوار پارتی کوردستان پەکەکە ئێوێ بە پاراستنێکی جەوهەری داوای هێزێکی هاوبەشەکە لە نێوانی هەموو لایەنەکان هێزێکی هاوبەشە بێ مەرجعیەتێکی کوردیە بێ مەرجعیەتێکی هێزی هاوبەشە مەرجعیەت هەیە بە بڕیاری گەل لای ئێمە مەرجعیەت هەیە بە بڕیاری گەل بە بڕیاری ئەسکەری نییە بە حکمی قەرەقوشی لای ئێمە بڕیاین سەرۆکایەتی گەلدانە نراوە بە بڕیاری گەل و هەڵبژاردننی گەلی کوردستان تاراخان سپاس دەکەین ماوەی بەرنامەکەمان زۆر سپاس دەکەین ئێوە خۆتان بڕیار بن بەشێک لە ڕاستی لای کامیان بووە تا ڕاستەکانی تر بە دیدارتان شادەبینەوە خواتان لەگەڵ